من ئاگام لە کەس نییە بەخواوە دێمە ئێرە سەوزەکانە بۆ دانم و ئەڕۆبێتی بۆ خۆی ئەوەیتی ئەی بانایبا بەخوا خۆی زانێ خۆی خۆی چیەگا ماڵیاوە بێ ئێمە پێشەکی بەیانیان زوو کاڵە سێن سەر ئیشمان ئیش و کاری ئەم دوکانت تەکمیلاکەین و سەوزە و عشای خۆماندانین و ترەشیرۆ ناو بیت و زەرعادەکەی خۆمان خەریکیش خۆمانە بین ئێرە بەحقەت وەکو ڕسمی شاگردی نییە هەر بەنا بەخوا لێرە دایانێت خەڵکی شاری چەمچەماڵیش خۆیان فێر بوونە بخوان کە زانن سەوزەکەمان سەوزەی ئاوی پاکە بخواندی سەوزەی خۆیانە بن و پارەی خوارەخەنە ئەو دەخیلەوە دەخیلێک مادانەوە قوتوێک لەوێ لەبەر خاتر ئەوەی کە بەحقەت شاری چەمچەماڵ شایانی ئەوەیە سوپاسیان بکەیت چەمچەماڵ و دەوروبەری بەحقەت بەکامل کۆی بیەکانی دەوروبەریشی ئەمەی کەسەر جادەی سنگاوە بەحقەت هەمویان فێر ئێرە بوون لەخوا بەزیاوێ من زۆر لیان ڕازیم دەستخۆشیان لێکم یعنی ئەگەر پێداویستیەک شتێک نەبێتەوە کەس هیچ کەسێک لێرە نا ئیستا جەناب تەلەفۆنەکرد من هاتم بێرە هێنا بەخوا خەریک ئیشتر بووم لەسەرەوە لە لای ماڵ خۆمان ناو بیتەکان مەشغوڵەوە بووین و کۆرە تۆزێ ئاژەڵمانەوە سەوزەکان لەکوێ بەرەمێنن وەڵا هەلای خۆمانە لێ ناو مارزی خۆمان لە پشت دوکانەکە و ناو بیتەکانە زستانان لە بیتا ئیکەین لە بیتی پلاسیکیە سەوزاکەین هاوینانش لە دەرەوە ئیکەین شکور ئێمە لەخوا بەزای بیرمانەیە بیرەکەمان ئاوی پاکە هەر بە کارەبای ڕێسی و مۆلدەشمان هەیە تر بۆ ئاوا پاکایکەین خەک بەهۆی ئەوە شارەزای مەتیقەکەیە ئاوی مەجاری وشتینیە بەهۆی ئەوە تالب سەوزەکەی بەڕاستی هاوڵاتیان چۆن وڵی هاوڵاتیان من ئاگام لە کەس نییە بەخواوە دێمە ئێرە سەوزەکانە بۆ دانم و ئەڕۆبێتی بۆ خۆی ئەوەیتی ئەی بانایبا بەخوا خۆی زانێ خۆی خۆی چیەگا ماڵیاوە بێ ئێمە خەڵکی قادی کەریمەکانی بڵێ ئەتر کە ئەم سەوزەیە دەرەچی ئێمە ڕۆژانە ئەگەر لە هەفتەیەکە 4 جا بۆ 5 جا سێجاوە سەردان یەکەین بەڕاستی سەوزەکەی سەوزەی پاکە نەوەڵا کەسی نێتەوە سونقی خۆ دەیبینی ئەو سونقە ئاوە کەسی لێنێ خۆمان پارەکە دانین ئەگەر وردەماش پێێنێ بڕین دوایە گەڕێنەوە ئەو نسقی لەسەرمانم کابرایە ئارەوەڵا وەڵی سەوزەکەی سەوزەی پاکە بەڕاستی پاکە یعنی بە ئاوی پیس بڵێ بەرهەم نایێنی ئەم بە بیری خۆیانە لێرە بە بیری خۆیانم سەوزەیە بەرهەم دێ شتێکی زۆر پاکە قوربان من لە قەڵازیەوە دێم بۆ ئێرە دەوام لێرەیە لە مەنیلەیە پێشمەرگەم تقریبا 14 ساڵە هاتشۆ دەکەم بەڵام ئەو دوکانە تقریبا 2 ساڵە دانراوە بە بەردەوامی ئەگەر هەر کاتێک بڕۆیت و بیتەوە لێرە هەر کاتێکی بچم بۆ دەوامیش ئەبم و دوای لە دەوامیش گەگەڕامەوە بۆ قەڵازێ کۆمەڵێک سەوزەی جوان دەبم و لەبەری بەڕاستی سەوزەکە لێ ڕازیم و سەوزێکی زۆر پاک و خاوێن و جوان و بەتەمیز